ئێمە دیارە ئەو شێوە هەر سنووری خۆمانە یعنی هەر سنووری گوندی زەروونە و ئێمە ساڵانە و دائیمە بۆ گەشت و گوزار هەر شوێنی ئەو شوێنە ینی ئەوە شوێنی خۆمانە کولی ساڵێک ئێمە بۆ گەشت و گوزار شوێنی ئەو شوێنە ئەو شوێنە ئەو نەپەکی لێ پەچی لێ نییە پەک بە 25 کیلۆمەتری 50 کیلۆمەتری زیاتر دوورترە ئەو شوێنە خۆی کە دەڵێن چای ئاسۆس ئەگەر حساب بکەین لە شینکاتیەوە پێڵێن چای ئاسۆس تا چێتە قەڵاتزێ ینی هەر لە خریتەی تورکەکاندا وایە ئەڵێ ئەوە هەمووی ئاسۆسە ینی لە ئەزمەڕیداوە ئەڵێ ئاسۆسە ئەجینا ئەو شوێنەیەکە من بەڵێ ئاسۆس هەر پێڵێن ئاسۆس وڵای ئەو تایارانە نازان بەسخوا نەزان جگە لە دوژمنکاری و جبل جگە لەوە هیچ شتێکی تر نەبوو ئەژینا ئێمە هیچ شتێک نەبووین ئێمە هەر خۆشمان نەبووین مەڕێک لە لامان بووە مەڕووماڵی لێیە و شتی لێیە و خوار ئێمە نەبووین ئەم تیارە تر ڕاستەخۆ لە ئێمەیە نەخێت لەو ناوە نین بە 50 کیلۆمەتریش دوورن ینی ئەو شوێنەی کە دەڵێن پەچی لێیە بە 50 کیلۆمەتریش وەک لە ئەزمەڕەوە با بڵێن بۆ گڵەزەردا ئەڵێن ئەوێ پەچکی لێن ئەوێژ ئەڵێن پەچکی لێن ئێمە نەماندیوە نەخێت لەو شوێنە هیچ پەک نییە وەک وتم مەڕی لێیە خەڵک گۆیژەکە خەڵک بەڕووی ئێمە خۆمان چین بە کارگ و بە ڕوشتووەمانێنە لەگەڵ گۆیژە ئێمە خۆمان بۆی چوین وڵای کاتی دوراوە تەبەن لە دەوری وەبزەم ساعت 11 یا 11 و نیو ئەو دەورەیە بوو ئێمە نان و چاوشتمان لێ نابوو نان و چاوشتمان خۆین و شتەکانمان پێچانەوە کە بگەڕێنەوە کە بگەڕێنەوە تر ئەوە نەمانزانی کە ئەو تایارە پایبوو لێمان و لێرێ 4 ساروخی لێداین 4 ساروخی لێداین یەکەم ساروخ با بڵێن ئەوە پەنەشاخێ بوو چامان لێ نابوو یەکەم ساروخ لەسەر سەرمانیدا ئیتر دواتر یەشتری لێداین یەکیش کاک عەزیزی شەهید کرد ئەو کاک محەممەدیشی بریندار کرد وڵڵاهی داواکاری ئێمە چییە داواکاری ئێمە ئەوەیە سنوورێک دەندرێ ئێمە معقولە ئێستا ئێمە لە وڵاتی خۆل لە ئەرزی خۆل لە ئاوخە ئێمە باخ لەوەیە ڕاز لەوێش لەوەیە معقولە ئێران بێت لێمان بە عێراق بێت لێمان بە یعنی بە سنوورێک دانرێ حکوومەت نەکرد حکوومەتی ئێرەم ئەبێ حکوومەتی عێراقیش ئەمە واجب لەسەر حکوومەتی عێراق نەکرد حکوومەتی ئێرەم سەرەتا بەخێر بن سەر چاوم سواسانەکەم وەڵی وەکارەکەی هیچ نییە بە حساب بە بیانووی بوونی پەکەکە ئەم تۆبارە ناکرێ بەڵام من باوکم مام ئەوانی کە لەوێ بوون ئەمانە تەنها بۆ خۆشی خۆیان بۆ کۆکردنەوەی کارگ و ئەم شتانە چوون بۆ ئەوێ ساڵانەیەک دوو جارە چن بۆ چیای ئاسۆز بۆ خۆشی خۆیان نەکەرەوەن خەڵکی زۆر لێە شوانی لێە مەڕداری لێە هەر تەنیشەوان کۆمەڵە مەڕداروشتی لێ باوکمان یەک دوو ڕۆژەکە لەوێن ینی دوو ڕۆژە تایارە بە سەریانەوە گەڕێ بێەوەی بزانن هیچ هۆکارێکی باوکمان ئاگریان کردوتەوە شتیان پێە وڵاخیان پێ خۆ ئاخر ئەگەر پەکەکەش بێ پەکەکە خۆ لەو دەشتە ناکەوێت ئەمە تەنها هیچ دەستێکی تێکدەرەوە دێن تەنا بۆ کوشتنی کووردە و ئیتر لێرەش ئەم حیزبانەی خۆمان ئەمە یەکێتی ئەمە پارتیە خاک فرۆشەکانی خۆمان بە کوردی وڵاتیان بەڕەڵا کردووە و ئەوانیش بە ئارزی خۆیان ئەمە ئێران ئەمە تووشایە تەراتێنی تیاکەن و ئەو باوکی من بۆ قوربانی و فەرموو بێ هیچ شتێک بێ هیچ شتێک یانی باوکم نە دوژمنی کەسە پێشمەرگەیەکی خانەنشینە کابرایکی تەمە 66 ساڵ ئەبێ چی هەبێ جگەلەوە بەبێ تااقەتی خۆی شۆتە ئەوشەوە ئەوەش کارە ساتەکەی فەرموو باوکم و ئەوەش برینارەکان خەسخانە برینارمانەیە لە ماڵەوە برینارمانەیە ئەم بێ هیچ شتێک تەنا بە بیانی و پاکەکەەوە بەڵام هیچ شتێک نییە وەرە بڕۆ چێ ئەچە با هەموو عالەم چێتەوە شوێنی کە باوکمی لە شەید بوو بزانە یەک چەکداری پاکەی لێ هیچ شتێکی لێ نییە ئەمان بە ئاشکرا لێ بوون خۆپەکەکە خۆ ئەشارێتەوە پاکەکە خۆ بە سۆڕەزانە تایارە ڕۆژانە بە سەریەوە ئەگەڕ ئەوان ئاگرەکەنەوە ئەوان شتیان پێ وڵاخیان پێ هەموو شتێکیان پێ بە ئاشکرا دیار بەڵام بەداخەوە مەتەنا دەستێکی تێکدرە و وڵاتەکە ئێمەش سەحەبینێ خاوەند و خاوەنیە خاوەنەکەش دەمێکە خاکەکەیان فرۆشتۆ و پارەکانی جوانی هایشتۆ هەر ئەوەنەیە هیچی تر نییە داواکاری چیم هەبێت دوێنێ ئێمە برینارمانە بۆ باوکم شەید بۆ ئیسحاف هاتووە بەنزینی تیانە داوا هەلیکۆپتەریان کردو برینە ئاخر خۆ ئەوە نەجادەی بۆ چەونە ئیش بەلایانی کەمەوە 5-6 کیلۆمەتر دوورە ئەو شوێنە بەس بە پێ بۆیەکی بەس بۆ وەڵاغە بێ بچی خۆمە بە سیارە بۆی ناچی
ئیسحافی ناردۆ بنزینیت یانێ مارێنزەکان بەزیینیان ناوەت داوا هەلیکۆپتەرەکەن وڵای ئێمە ناوێرین نازانم تارێ قەسی خۆی کردو باوکی منی شید کردو ئیشی خۆی کردو ڕۆژتۆیەکیشی بوێ نەماوە من شەوێت جەنازەم هاتۆتەوە دەست ساعت 8 شێ باوکم گەیشتۆ بەرینار خوێنی تیا نەماوە بە کۆڵێ ناوێ ناترەوەی خۆی گەورە نەیکوشتەوە ئەچی ناوەی پێڵەن خوێن تیای نەماوە بە کۆڵ بردویانەتەوە بۆ خەسخانە ئەمە یەکەم داوا لە کام حکوومەتە بکەم حکوومەت خۆی هێناوێتی حکوومەت خۆی ڕێگەی بۆ کردوەوە کە بێ و خەڵکە بگوژە باشکرا کام حکوومەتە حکوومەتی عێراقی کامەیە حکوومەت هەموو شتی وڵاتەکەیان بڵا کردو دەمێکە فرۆشتویان و پارەکان لە جیفانی هاویشتۆ هیچی تر نییانی بەڵام ئەوە ئێمەین دوایان کەوتوین بە ناوی پارە و بە ناوی نازانم چی و ئەجینا ئەوان دەمێکە ئێمەیان فرۆشتۆ زۆر دەمێکە فرۆشتویانی و پارەکانی جیفانی هاویشتۆ باوکم پێشمەرگەی دێری نەخانن شینە 66 ساڵە تەمەنێکی ئەیە خۆ بۆکو یەکێتی بڵێین پاڤڵ تاڵەبانی بەخەر باوکم یەکێتی نییە هەر بەقەر باوکم یەکێتی نییە قەزای یەکێتی بێ بەڵام داواوەنە یارمەتی ماکەری ئیسحافی ناردووە بەنسینی تیانی ئێتر ئەبێ مانە سفەتیان چی بێ بەنەحلەت بن وەکو سەگ بەنەحلەت بن پارتی یەکێتی چکە باوکی من ئەوە تا فەرموو کەمەندامێک هەتیو کرا بە بەلاش بێ هیچ شتێک